بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. نزیکی و برایەتی ئیسلامیەکان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. لە ئێستادا و جیاواز لە ڕابردوو لێکتێگەیشتن و نزیکبوونەوەیەکی فرە بەکاری هاوبەشی حیزبە ئیسلامیەکانی کوردستانەوە دەبینرێت و خەڵک و ئەندامانی هەریەک لەو حیزبانەش ئومێدێکی زۆریان بەم کاری هاوبەش و نزیکی حیزبەکانیان هەیە و ئومێد دەکەن ئەم کارە نەک هەر کاری حیزبەکان هاوبەش و تەبابکە بەڵکو خوازیاریشن ببێتە چەتر و سایەک بۆ تەواوی موسڵمانانی کوردستان و خاڵە لاواز و ناکۆکەکانی نێوانیان وەلا بنێن. جەماوەر و خەڵکی ئیسلامی حەماسەت و پەلەکردنێکی پێوە دەبینرێت بۆ ئەم پرۆسەیە و لە هەمان کاتیشدا پرۆسەکە خاوی ڕێکردنێکی پێوە دیارە بۆ قسەکردن لەسەر ئەم کار و هاوبەشی و نزیکەی ئیسلامیەکانی کوردستان لەمڕۆدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواسم بۆ ئەم مەبەستە تەرخان کردووە. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر هەورامانگەچێنەی بانخواز قسە لەسەر ئەم پرسەکەین. دکتۆریان زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس و خواستان. دکتۆریان بەو پرسیارە دەست پێ یەکەم لە ئێستادا هەمومان شایەت و بینەری جموجوڵێکی ئیسلامین. جەنابتان بۆ ئەم جموجوڵە چی ئەڵێن و ئەم جموجوڵەتان پێ چۆنە جەنابتان؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيد الأنبياء والمرسلين محمد وآله وصحبه أجمعين. سواس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و سواس بۆ بینەرانی ئەزیز و زێدە ئازیز و سەنگین. لە ڕاستیدا ئەم تەوەرەیە زۆر خۆشحاڵ بووم کە ئاگادارتان کردمەوە کە وەک برایەکی بچووک و میوانێک لێرە لە کەناڵەکەتانەوە قسەی لەسەر بکەین. دیارە لە ڕاستیدا ئەسڵ لە برایەتی موسڵماناندا ئەوەیە کە ئەبێ ئەسڵ بێت. یعنی موسڵمانان لە ئەسڵدا برایەکن. ئەوخوا رب العالمین ئەم حەقیقەتەی لە قورئانی پیرۆزە زۆر دووپات کردوێتەوە و کردوێتی بە منەتێکی گەورە بەسەر کۆمەڵگای موسڵمانان بۆی کە رب العالمین کردوونی بە برای یەکتر. خوای پەروەردگار منەتێکی گەورە لەسەر موسڵمانان ئەنێت بەتایبەت ئەو کاتێک کە ئەم ئاەتە پیرۆزانەی تێدا دابەزی پێغمبەری ئیسلام صلی الله عليه و آله وسلم کە هاتە مدینەی پیرۆز پێش مدینەش لە مەکەی مکەڕەمە هەموو هەوڵێکی خستە گەڕ بۆی کە موسڵمانان یەک بن. دواتر خوای رب العالمین ئەوە تا منەت ئەنێ بەسەر موسڵمانانە کە فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم وألف بين قلوبهم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم. يعني خوای پەروەردگار دڵی ئێوەی ڕێخست دڵ جاسێر کە بزان ئاەتەکە بە باسی دڵەکە یەکسەر باسی ناخەکات. ئەفەرمی ئەگەر تۆ هەموو دیبلۆماسیەتی دنیا سەرف کردایە پارەی هەموو دنیا سەرف کردایە ئەوە تا خوای گەورە حتا فەرمێ لەو ئەنفەقتە ما في الأرض جەمیعا ئەوەی کە لەسەر زەویە لە ناو زەویایە بە هەموو وەسیلەکان مادی معنەوی و إلى آخره هەمووی سەرف کردایە هەموو شتێکت بەکار بهێنایە تۆ نەتەتوانی دڵیان ڕێخەی لەوانەیە بتوانایە هەڵوێستەکانیان یان قسەکانیان یان موجامەلەکردنیان یان قسەکردنی سەر مێز و ئەوانیان یەخەی. بەس دڵ شتێکی ترە. دڵ ناخ ئەمەی کە من بە ناخ تۆم خۆش بێ بە ناخ تۆ بە برا بزانم لە دڵەوە خۆم بە خۆشەویستی تۆ بزانم تۆ بە خۆشەویستی خۆم بزانم لە دڵەوە خۆم بە پشتیوانی تۆ بزانم لە دڵەوە بڕیارم دابێ پشتیوانی لێ بکەم لە دڵەوە بڕیارم دابێ کە دەستبارت بۆ بگرم و إلى آخره. ئەمە شتێکی ئاسان نییە. ئەمە شتێکی گەورەیە. بۆیە ئەگەر دروست ببێ لە بینی موسڵمانانە ئەمە منەتێکی زۆر گەورەیە کە خوای رب العالمین لە قورئانان دایناوە و منەتی کردو بەسەر ئەهلی ئیمانە. جا قەسم ئەوەیە سیر کە خوای رب العالمین ئەفەرمێ وألف بين قلوبهم دڵ. چونکە بەڕاستی موسڵمانان ئەگەر لە دڵەوە یەک نەبن لە ناخەوە یەک نەبن ئەو یەکبوونان لەوانەیە تاکو ئەگەر بە ظاهیری یەک بن لە هەندێک مەواقیفی سیاسیە یەک بگرن یام چی لە دڵەوە نەبێ لەوانەیە تاکو ماوە یەک بێ. بەڕاستی ئێمە نمونەشمان لەو بابەتە بە حەقەت هەر لە مانیکاری ئیسلامی لە کوردستانە زۆر زۆرە. بۆیە من وەکو خۆم بەڕاستی وەکو
خۆم بە حقیقەت زۆر دڵخۆشم بەو نزیکبوونەوەی مسلمانان بەو نزیکبوونەوەی تەوژمی ئیسلامی بە هەموو تەیارەکانەوە بە هەموو بە ئەحزابی ئیسلامیەوە بە تەوژمی سەلەفیەکانەوە تەوژمی حتا سۆفیەکانەوە بەوەی کە ئەهلی قیبلەیە بەوەی کە خۆی بە ئەهلی ئیمان ئەزانێت بەوەی کە لە ناخیا ئەوە هەیە لە مێشکیا کە ڕۆژێک لە ڕۆژان پەیامی خوای پەروەردگار حکم کا لەم کوردستانە بەڵکو لە تەواوی جیهانە دینی خوای پەروەردگار بگەڕێتەوە سەر شانۆی حیات و مەسرحەی ژیان خەڵکی لە سایە و سێبەری ئەم پەیامە جوانە ئەم منهەجە گەورەیە جارێکتر بحەوێتەوە جارێکتر بحەسێتەوە عدالەتی ئیسلام جارێکتر ئەم میلەتە بگێڕێتەوە بۆ خۆشی بۆ شادی بۆ ئیطمئنان بۆ سەکینەت بۆ هەموو شتێک شتە خۆشەکان بۆ برایەتی بۆ تەبایی بۆ خاوەنکیان و قەوارە بۆ هەستکردن بەوەی کە تۆ وجودت هەیە ئەمە بەڕاستی مای دڵخۆشیمانە بە حقیقەت مای ینی ئەوەیە کە ئینسان بەڕاستی سوپاسی خوا ڕەب العالەمین کە لەسەری و داواکارم کە گەرمگوڕی باشتریش بەخۆیەوە ببینێ و بەرەو پێشچوونی باشتریش بەخۆیەوە ببینێت. دکتۆر گیانجەنابێت ئاماژت بەوەدا کە یەکگرتنی دڵەکان وەکوڵێ سادەبوونەوە و یان پاکبوونەوەی دڵەکان لە ئاستی یەکترە ئەرکێکی قورسە ینی یەکێکە لە نیعمەتەکان یا منەتەکان کە خوای گەورە بەسەر بەندەکانی ئاکات. جەنابێت لەم یەکڕیزی و تەبای و نزیکبوونەوەی ئیسلامیەکانە تا چەند وەکوڵێ گەشتبینی و تا چەند هەستەکەی کەوا دڵ و دەروونەکان لە ئاستیەکە پاک بوونەتەوە و هەوڵ ئەدەن بۆ مەبەست و ئامانجێکی گەورە کار بکەن. وەڵاهی من زۆر گەشتبیرم لە ڕاستیدا و هەستەکەم ئینشاڵڵا ئەمە یعنی دەستێکی خوای پەروەردگاریشی لەگەڵایە چونکە ئێمە هەر ینی بە تەجربەی حیاتی خۆمان من وەکو خۆم تقریبا تەمەنم 12-13 ساڵ و هاتمە کاری ئیسلامیەوە ئەوە تقریبا ئەوە زیاد بۆ چارەکە سەدەیەک ئەچێ لەو تەمەنە کەمەی خۆما کە لەناو کاری ئیسلامیا بووم هەوراز و نوشێ و مەراحلی زۆرمان بینیوە لە بینی ئیسلامیەکانە ینی ساتە وەختی وامان بینیوە کە زۆر ناخۆش بوو زۆر ناهەموار بووە غەیبەتکردن بوختان بۆ یەکترکردن پاشقل لە یەکترنان دواتر ینی شتی تریش زۆر بووە. ئێستا کە ئێمە گەیشتونەتە ئەم قۆناغە ئەمە بەڕاستی وەکو وتم ئەبێ شکوری خوای پەروەردگاری لەسەر بکەین سوپاسی ڕەب العالەمینی لەسەر بکەین و من بۆکو خۆم زۆر دڵم پێی خۆشە بە حقیقەت و پێشم وایە کە ئینشاءڵڵا ئەمە یعنی ئێمە قەناعەتم وایە کە ئینشاءڵڵا ئەم بەرەو برایەتی ڕۆشتن و بەرەو یەکترگرتن و بەرەو پشتیوانی لە یەکترکردن و بەرەو یەک پرۆژە بوون و ئەمانە هەرچی ناو ئەنەی پێم وایە ئینشاءڵڵا هەموو لایەک لە دڵەوە دێت یعنی وەکو بڵێ حوسنی ظەنێکم هەیە بەوەی کە هەم بۆ ئەزانی بۆ برای من لەبەرەوە ئێمە وەکو ئیسلامیەکان لە ڕاستیدا وەکو خەڵکی تر نین ینی مەسالیح و بەرژەوەندی دنیای هەموو ڕژاوێ بەسەرمانە لەسەر ئەو شتانە ئێستا خەڵکی تر وا ئەبینین شەڕیەتی داغانیەتی یەکتر تۆمەتبارەکەن و خەتخەتێنەکەن باڵباڵێنەکەن شتی نازانم ئەنواعی شت ئەکەن لە بین یەکتر تەهدید دەکەن بە کۆمەڵ لە مەسائلی سەیر و سەمەرە بڕوا دەبێ هەمووی پارەیە بڕوا دەبێ هەمووی بابەتەکە ینی دنیاییە هیچ پەیوەندی بە هەندێک شتی بەها گەورەکانەوە نییە بە حقیقەت شتی دنیایە مەساڵحی دنیای لە بینیانە هەیە و من ملانەی لەسەرەکەن بەس ئێمە ئیسلامی بە حەقە چ مەساڵحێکی دنیای لە بینمانە هەیە ئێمە غیر ڕەزامەندی خوای پەروەردگار نەبێ و بەختەوەری ئەم میلەتە هەژارە ڕەش و ڕوتە نەبێ کە چەندین ساڵ ئەناڵێنێ بەدەست نەعەدالەتی خەڵکی دیکە و تەوژمی دیکە و بەتایبەت تەوژمی ئەلمانیەتەوە کە بەناوی کوردایەتەوە کردیان و میلەتیان بەرەو ئەوە برد کە ئێستا نەتیجەکەی ئەبینی ئێمە غیری بەرژەوەندی ئەوان نەبێ و غیری ڕەزامەندی ڕەب العالەمین نەبێ کاکە هیچ شتێکی تر نییە لە ئارادا لەبەر ئەوە تەبایی ئەتوانێت بێتە سایە و سێبەرێک یان پەرژینێک بە دەوری مسلمانانە دروست بکە هیچ نەبێت کیان و مافێکیان بۆ بگێڕێتەوە. ئەکید بەرەکەتی خوای پەروەردگاریش هەر لەوەدایە نەسڕەتی خوای پەروەردگار لەوەدایە سیر کە خوای ڕەب العالەمین لە قورئانە ئەم ئەگەر بگەڕێنەوە بۆ قورئانی پیرۆز کە ئەم حەقیقەتانەی زۆر بە جوانی باس کردو قورئان ئەوە تا خوای ڕەب العالەمین کاتێک کە باسی مسلمانان ئەکات بەوەی کە نەسری بۆ ناردن بەوەی کە تەمکینی بۆ ناردن بەوەی کە سەرفرازی کردن بەوەی کە کردنی بە ئوسڕەی ئوسوە و مامۆستا و پێشەنگ و قیادە و ئیمامی هەموو جیهان بەچی خوای گەورە فەرمێ حادیارە ئاەتەکەی پێشوو خوای ڕەب العالەمین فەرمێ وألف بين قلوبهم وانە ئەم جار ئەم ئاەتەی دیکە فەرمێ فعلم ما في قلوبهم کە خوای ڕەب العالەمین زانی ئەوانە چی لە دڵیانە هەیە لە خۆشەویستی لە برایەتی لە تەبایی لە ڕاستێتی لەگەڵ یەکترا لە توانەوە بۆ یەکتر فعلم ما في شي ما قال في أفواههم ما قال في أيديهم
ما قال في أي شيء هيش تكتر في شيء في قلوبهم كخوار رب العالمين زاني دلا كان شيء فأنزل السكينة عليهم وأثابهم شيء فتحا قريبا خوار رب العالمين سكينتي بوناردن آرامي بوناردن جيگري كردن راوستاوي كردن نلخشاوي كردن ودواء وحالة معنوية كي ودواء حالة مادي وحسي ودنيا يكش وأثابهم فتحا قريبا خوار رب العالمين شي بوناردن پاداش دانو بچي شي بو تمكين كردن فتح نصرتي دنياي إذن أكيد أجر مسلمانان لناخو يك بن يك بروجو بن يك تست بن يك حلويست بن يك حست بن يك نستو يك حلويست بن خوار رب العالمين يج نصرت أنيري خوار رب العالمين تمكين أنيريت خوار رب العالمين مددي خويو هاوكاري خوي أنيريت خوار پروردگار دڵی خەڵکیش مان بۆ ئەگۆڕێت بەڕاستی خەڵکیش پشتیوانیمان لێ ئەکا و خەڵکیش دڵی پێمان خۆشە بێ یەکەم خوای گەورە لە خۆمان ڕازیەکەین دوم بەڕاستی ئەو خەڵکە ڕەش و ڕوتەش بە هەمانشە جەماوەرەکەشمان و ئەو خەڵکەش بەڕاستی وەڵامی کۆمەڵە پرسیاری زۆری کە تاکو ئێستا وەڵام نەدراوەتەوە ئەدرێتەوە باش ئێوە قورئانتان یەکێکە خواتان یەکێکە قیبلەتان یەکێکە پەیامتان یەکێکە ئیدعاتان یەکێکە بۆیە نابنە برا یەکتر بۆ یەک ناگرن بۆچی یەک دەستنین بۆ یەک هەڵوێزنین بۆ یەک وەیلا ئەم پرسیارە بابزانی پرسیارێکی زۆر صحیح پرسیارێکی زۆر زۆر وەجیهە پرسیارێکە لە شوێنی خۆیەتی بەڕاستی ئەبێ لێمان بکرێ و ئەبێ ئێمە بتوانین وەڵامێکی ڕاستەقینە و ڕاست و دروست و صادقانەشی بدەین وەڵامەکەی ئێوە یا وەڵامی لایەنە ئیسلامیەکان تەنها بۆ کاری هاوبەشە بە خەڵکی بڵێن یام ئەمە هەنگاوە ئەیانەوێت لەم کاری هاوبەشەوە بگەنە یەک حزب یا یەک پێکهاتە بن هەمویان وەکو ئەڵێ جیاوازی فکری و ئایدۆلۆژی لە نێوانیان دەمێنێت جا ئەمێنێتە سەر ئەوەی کە ئێمە باسی ئەومان کرد ئەسڵ ئەوەیە کە ئێمە ئەبێ یەک بین برابین تەبابین خۆشەویستی یەک بین باش پشتی یەکتر بگرین و ئیلە ئاخیری ئەمما ئێستا ئەبێ ئەو پرسیارە جەنابەت پرسیارەکە مەدلولەکەی ئەوەیە کە ئێمە چۆن یەک بین وانییە ئێمە چی بکەین و چۆن بکەین تاکو بینە یەک ئێمە چۆن چی بکەین تاکو کە یەکمان گرت بۆ ئاسانی یەکتر بەرنەدەین وانییە و ڕەفیقی نیوەڕێگا نەبین و هەڵوێستەکانی ژیان و کەند و کۆسپ و تەگەلەکانی ژیان وامان لێ نەکات دوایی بڵین بەخوا کارێکی خراپمان کرد کەواتە ئێمە بۆ ئەو مەبەستە بەڕاستی ئێمەی ئیسلامیەکان کە کار بۆ ئیسلامەکەین و منهەجمان لەسەر منهەجێک ئیشەکەین ئێمە پێش هەموو شتێک ئەبێ لەسەر منهەج بەڕاستی یەک بگرین ئەگەر یەک بگرین حتا ئەگەر نزیکیش بینەوە لە یەکتر حتا ئەگەر کاری هاوبەشمانە بێت طبعاً ئەبێ ئێمە خطوە بۆ بابەتەکە بڕۆین ئەبێ هەنگاو بڕۆین ئەبێ هەویرەکەی باش بۆ بشێلین ئەبێ زەویەکەی باش بۆ تەختکەین بەڕاستی بۆی کە دوایی کە ئیعلانی کارێکی گەورەمان کرد یعنی وەکو تەجربەکانی تر نەبێ وەکو ئەزمونەکانی پێشووتر نەبێت تاکو نیوە بێ و دوایی پەرتەوازەی و هەرێکە بە شوێنەکە بڕۆ و تەزبیحی بۆ بچڕێنی و هەرێکە و دنکێ و بەکوونێکا بڕۆ ئێمە بەڕاستی ئیسلامیەکان پێش هەموو شتێک ئەبێ بین لەسەر منهەجێکی فکری منهەجێکی سیاسی یەک بگرین تۆ ئەوەندەی کە ئاگاداری جەنابتان گوت بانخوازێکە کۆمەڵی بانخواز لە کۆبوونەوەی لایەنە ئیسلامیەکانی حزوریان هەیە ئەم یەکگرتنە یام دانانی ئەم منهەجە یەکگرتووە تا ئێستا قسەی لەسەر کراوە بەڵێ قسەی لەسەر کراوە بەڵێ هەم لە ڕووی منهەجی فکری قسەی لەسەر کراوە و هەم لە ڕووی منهەجی سیاسیش قسەی لەسەر کراوە بەڵام تەفاسیل جارێ باز نەکراوە بەڵام ئەوەندە وتراوە ئێمە لە ڕاستیدا لە یەک نزیک بوونەوەکەمان نابێت تەنها بۆ مەشروعێکی سیاسی بێ و فقط نابێت تەنها بە زۆر بەڕاشکاوانەتر بڵێم نابێت تەنها بۆ ئەو بێ کەس بێن ئینتیخابات کرا لە کوردستانە بەس بۆ ئینتیخابات بە شێوەیەکی گشتی ئەتوانرێت بە خەڵک و بە جەماعەت بگوترێت کە ئەمە ئەبێتە مەرجەعی مسلمانانی کوردستان بەڵێ بۆ هەموو ئەبێ ببێت ئێمە هیوای ئەوەکەین کە ببێت کە تۆ کە بوویتە یەک دەست و یەک هەڵوێست و برا ئەو کاتە ڕاستەوخۆ خەڵکی خۆی یعنی تۆ بە مەرجەعی خۆی ئەزانێ و پەرتەوازەی دروست نابێت جا قەسم ئەوەیە ئێمە بۆ ئەوەی کە برایەتەکەمان تەواو بێ بۆ یەکبوونەکەمان تەواو بێ نزیک بوونەوەکەمان کاری هاوبەشەکەمان هەرچی ناوانەی پێش هەموو شتێمە ئەبێ منهەجەکەمان لەسەر منهەجێک منهەجمان بۆ ئیسلام بۆ یعنی تێگەیشتنمان لە ئیسلام تێگەیشتنمان لە نصوصی کتاب و سنە یەکێک ئەم بەر نەگرێ یەکێک ئەو بەر بگرێ بەڕاستی چونکە ئەو کاتە بە حەقیقەت ئەگەر ئەم یەکیش بگرین سبەینێ یعنی ماوەیەکی کەم ئەو یەک بوونە
بڕەکە ئەو کاری هاوبەشیە بڕەکە ئەو برایەتە بڕەکە دوایی تەفرەقەمان تێکەوێ و ئەبینە تەجربەیەکی خراپیش بۆیە بێ پەلەی لێ نەکەین من بە قەنەعەتی خۆم لەمەدا کە ئەبێ ئێمە بە تەواوەتی یەکلای بینەوە بۆ یەکتر و لە یەکتر حاڵی بین و لەسەر منهەجێک باش منهەجێکی فیکری سیاسی و مەشروعێکی سیاسی گەورە یەک بگرین ئەمە ئەبێ زۆر پەلەی لێ نەکەین بەڵکو ئەبێ زۆر چاک هەویرەکەی بۆ بشێلی بۆ ئەوەی دوایی پەرتەوازەی ئیتر دروست نەبێت ئومێدی مسلمانانیش بم پەرتەوازەیەت بمرێت جارێکتر بە تەمای شتێکی بێتە تەجربە و ئەزمونێکی فاشینەوە دەکانە ئەوەی هەست دەکرێت لە نێوان هەر ئیسلامیەکان خۆیانە کۆمەڵی تەجربەی تر تاقیکرانەوە بۆمە کاری هاوبەش هەست دەکەین بەرهەم و ئەنجامێکی نەبوو وەکو جەنابەت فەرموود ئەم هەویرە یا ئەم بناغەیە تا چەند شێراوە کە دووربینی و یان بەردەوامیەکی پێوە دیار بێ و بەردەوام بێت تا سەر والله من ڕاستیەکەی وەکو خۆم لە هیچ کام لەو لیژنانە نەبووم بە حقیقت تاوەکو تەفاسیلی بابەتەکان بزانم بەڵام لە دوورەوە هەندێشت ئاگادارم لە نزیکیشەوە هەندێشت هەر ئاگادارم بەس تەفاسیل بە تەواوەتی لەبەرەوە خۆم لە لیژنەکانە نەبووم ئاگادار نیم بەس ئەوەندە ئەزانم کە لە هیچ دانیشتنێکان نەبوو کە جەخ لەسەر ئەم بابەتە نەکرێتەوە بە حقیقت ئێستا بوو وێنە کاگ ڕاضیان ئێمە لە کوردستانە ئاژین باشە لە کوردستانە سبەینێ کوردستانێکی پڕ ئاڵۆزی و پڕ لە کێشمە و پڕ لە قەیران کێشەی سیاسی لە کوردستان هەیە کێشەی دارایی لە کوردستان هەیە ئێمەی ئیسلامیەکان نابێ هەڵوێستی خۆمان یەک خەین لەسەر بابەتە سیاسیەکان لە کوردستانە ڕاستە نابێت ئەکرێ بۆ نمونە سبەینێ ئێمە وتمان ئەوە یەکمان گرت و یان کاری هاوبەش ئەکەین یان برایەتی ئەەکەین سبەینە هەڵوێستێکی سیاسی هاتە پێشەوە یەکێک بڵێ سیر و یەکێک بڵێ پیاس ئەبێت شتیوە نەخێر نابێت کەواتە ئێمە هەر لە ڕێوە ئەبێ زۆر سەریح و صادق بین لەگەڵ یەکترا ئێمە ئەبێ وەکو وتم ئەو منهەجە لەسەر ئەو منهەجە ڕێککەوین کە لەسەر منهەج ڕێککەوتین ئەو کاتە خۆی وەکو کەتەلۆگ وە کوسکەوە ڕۆیتە سەر سکە و لەسەری ئەڕۆی ئەمما بە پێچەوانەوە خوانەخواست ئەگەر ئێمە هەروە شتێکی هەڵپڕوزاو بکەین و بە پەلە و بە عاتیفیانە کارێ بکەین ئەو بەڕاستی کاتێک ئەزانی ئەو لای باش نامێت وەکو وتم ئێمە تەجربەی ترمان هەیە ئەڵێ من جرب المجربە حلت به الندامە تۆشتی ئەزمون کرا و نابێ ئەزمون کەیتەوە جارێکی تر نابێ پەلە بکەی لە هەندێ بابەتە ئێمە 25-30 ساڵە کار ئەەکەین بەجیا قەیچەکە با 2 ساڵی تریش بخایانێ با ساڵێکی تریش بخایانێ بەڵام بناغەکەی پتە بێت بەڵام علا بەسیرە بین بەڵام وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم على المحجة البيضاء واضح بێ و ڕوون بێ بۆ ئەوەی کە پشتیوانیمان لە یەکتر کرد و بووینەی برای ڕاستەقینە و یەکمان گرت دوای ئەوەندە تند یەک بگرین ئەوەندە محکەم بێت بۆ ئاسان یەکتر بەرنەدەین بۆ هەڵوێستێکی سیاسی یا بۆ ئەم لەسەر خۆی و خاوی پرۆسەکە کە بۆ جەماوەر و پێگەی ئیسلامیەکان پەلەپەلکردن یا حەماسەتێکی پێوە دیارە پرۆسەکەش زۆر هێواش و لەسەر خۆڕوە ئەم هێواشی و لەسەر خۆڕۆشتن هەر بۆ ئەوەیە کە بۆی بیرتیژانە وردبینانە لە ئیشەکە بڕوانن من ئەڵێم ئەگەر ناتوانم ئێسم بڕیارم بڵێم بۆ کامیانە ئەڵێم ئەگەر بۆ تەنها مجاملەکردنی یەکتر و کات بەڕێکردن و مماتەلەکردن بێ ئەوە شتێکی خراپە ینی ئەو حاڵەتە شتێکی خراپە بە حقیقت پێچەوانەی برایەتیە پێچەوانی کتاب و سنەی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم چونکە ئینسان مسلمان ئەبێت لەگەڵ بێبڕواکانیشە زۆر سەریح و صادق بێ بەڵام هیوادارم کە ئەمەیان نەبێت و ئینشاءالله ئەمەیان نییە ئەمما ئەگەر ئەو خاوڕۆشتنە بۆ تەختکردنی ڕێگاکە بێ بۆ باشتر پتەوکردنی بێ بۆ ئەوەی کە بناغەیەکی باشی هەبێ بۆی لەسەر منهەجێکی فکری و سیاسی یەک بگرین بۆ ئەوەی کە ڕێگەکە زۆر ڕوون بێ و ڕایەکەمان و ئاڵاکەمان زۆر واضح بێ و علا بەسیرە بێ و هیچ شتێکی تری تێکەڵاو نەبێ ئەمان ئەگەر بۆ ئەمە بێ کە ئینشاءالله ئەمەیانە ئەمە کارێکی باشە بەڕاستی پێویست بە پەلەپەل ناکە چونکە بەڕاستی وەکو لە حەدیثی شاهاتوو العجلة من الشيطان تۆ هەر پەلە بکەی لە شتێ بەبێ ئەوەی علا بەسیرە بی ئەو شتێکی خراپە وەکو وتمان ئێمە ئەزمونیشمان هەیە لەو پەلەکردن و لەوەی کە بناغەکەی پتەو نەبێ دوای کاتێک ئەزانی سەری لە شتێکی ترەوە دەرەچێت کەواتە بە قسەکانم زۆر واضح بێ ئەگەر ئەم مماتەلەکردن و هێور ڕۆشتنە بۆ ئەو بێت تەنها تۆ ئەڵێ تەنها مسایرە یەکترەکەین و مماتەلەی یەکترەکەین ئەم کاریش خراپە و بەرهەمی نابێ ئەکید
کە ئیشەڵا ئەمەیان نییە. ئەگەر بۆ ئەوە بێ کە بناغی پتەوتر بێ، زۆر وازح بێ، علا بەسیرە بین، بەرچاومان زۆر ڕوون بێ، قسەکردن بێ لەسەر منهج، قسەکردن بێ لەسەر ئەو منهجەی کە لەسەر ڕێکەکەوین، من ئەڵێ مەگەر 2 ساڵی تریش بخایەنێ، 3 ساڵی تریش بخایەنێ، کارێکی باشە. بۆ چون خۆتۆ یەک ئەگری یام یەک هەڵوێست ئەبی یام کاری هاوبەش ئەەکەی تەنها بۆ ڕۆژێک و دوان نییە، بەڵکو ئەبێ بەردەوام بێ. بەڵێ دکتۆر گیانجەنابێت ئاماژەت بەوەدا کە بەدەر لە برایەتی و لایەنە دینیەکە ئەبێ ئەمە لە پێشهات و لە ڕووداوە سیاسیەکانیشا قسە و بۆچوون و پێشنیار و ڕێنمایی خۆمانمان هەبێ یا چارەسەری خۆمانمان هەبێ. خەڵکیش بە زۆری لە ڕوانگەی ئاینی و برایەتیەوە سەیری بابەتەکەکەن. ئەم هێزانە هێزی بۆنە سیاسی ئیسلامین، ئەمە چیمان پێڵێ؟ یانی ئێوە توانی وتانە لە نێوان وەکو لە دنیا و قیامەتە ئەم پرۆژەیە وا لێ بکەن کە بۆ دنیاش و بۆ قیامەتی خەڵکیش سوود بەخش بێ؟ خۆی لە ڕاستیدا ئێمە کە بڕیارمان داوە کار بۆ ئیسلام بکەین. ئیسلام خۆی دینەکە بۆ ژین هاتووە. بەڵێ ئیسلام پەیامێکە کاڵایەکە بە باڵای ژیندا. ئیسلام پەیامێکە قسەی لە هەموو کایەکانی ژیانە هەیە، قسەی لە هەموو هەڵس و کەوتەکانە، قسەی لە هەموو هەنگاوەکانە هەیە. و ئێمە بەڕاستی کە وەکو تەوژمێکی ئیسلامی و ئەحزابی ئیسلامی کە دروست بووین، یەکێک لە ئامانجەکانمان، یەکێک لە ینی ئەهدافی گەورەمان بریتێ لە خزمەتکردنی خەڵکی خۆمان، بەڕاستی بریتە لە خزمەتکردنیان، بریتە لە فراهەم هاتنی جەوێکی سیاسی کۆمەڵایەتی دینی باش بۆیان، بریتە لەوەی کە عەدالەت بچەسپێت، بریتە لەوەی کە ئەم خەڵکە کە شۆڕشی کردووە، کە خوێنی داوە، کە ئەنفالی بینیوە، کە کیمیایی بینیوە، کە تووشی میحنەت و ناڕەحەتی بینیوە، کە سەدام ساڵە خەبات ئەکا، تووشی کۆچ و کۆچبەری و ناڕەحەتی بووە، ئیتر بەرهەمی خەبات و بەرهەمی جوهد و جیهاد و تێکۆشانی خۆی و ماندووبوون و خوێن و عارقی خۆی بەڕاستی خۆی بیخوات بە حەقیقەت و هەمووی مستەفید بێ لێی، نەک کۆمەڵێک پڕ بێ و کۆمەڵێک قڕ بێت، وەکو ئەوترێ کۆمەڵێ لە تێر خواردن و لە زۆر خواردنە سکیان بێشێت، کۆمەڵێکیش لە برسێتیە سکیان بێشێت. بەڕاستی کەواتە ئێمە ینی ئەسڵ لە کاری ئیسلامیمانە فعلەن ینی پرۆژەیەکی سیاسیمان پێ بۆ وڵاتەکەمان و ئەمە دینەکەمان فەرمانمان پێیەکە، پەیامەکەمان فەرمانمان پێیەکە. ئەم دینە ینی ئەمە دینی نەسرانیەت نییە کە بڵێ تەنها بڕۆ لە ئەشکەوتێکا بۆ خۆت دابنیشە و عیبادەت بینی خۆت و خوا سوژدەیەک بەرە و تا کێس سوژدەی درێژتر بەرێ و سەر بەرز نەکاتەوە تا مردن ئەوە باشترە. نەخێشتیوان نییە، ئەم پەیامی ژیانە، پەیامی حیاتە. ئەوە تا خوای رب العالمین فەرمێ ئیستەجیبوا لله وللرسول إذا دعاكم بۆچی؟ وەڵامی خوا و پێغەمبەرەکەی بێنەوە صلی الله عليه و آله وسلم. ئەگەر بانیان کردن بۆچی بانگی کردین پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ لما يحييكم، بۆ شتێک کە ئەبێتە مایە حیات، بۆ شتێک کە ئەبێتە مایە ژیان. وانییە؟ کەواتە ئێمە فعلەن ینی ئیسلامەکەمان ئەمرمان پێیەکە و فعلەن پرۆژەی سیاسیمان پێ و خەڵک چاوەڕوانی ئەوەشمان لێ دەکات کە ئێمە ینی بتوانین بەم برایەتێمان بەم لە یەک نزیک بوونەوەمان کارێک بکەین کە میلەتەکەمان بەڕاستی دڵی پێمان خۆش بێت، بتوانین بەسمەمان هەبێ، پەنجەمان هەبێ لە گەڕاندنەوەی عەدالەت، لە بەگژاچوونەوەی گەندەڵی، لە بەگژاچوونەوەی ستەمکاران و زاڵمان و لەوانەی کە ئەتوانم بڵێم سەدان ساڵە سەروەت و سامانی ئەم وڵاتە بە فیڕۆ بن لە هەر قۆناغێکا و بە جۆرێک بە حەقیقەت. ئەگەر وانە بین ئەو کاتە ئێمە کەواتە هیچمان بە هیچ نەکردووە بە حەقیقەت. بەڵێ دکتۆر، هەمیشە جیاوازی فکر یان بوونی جیهانبینی، جیاوازی فکر و ئایدۆلۆژیا و بیربۆچوونەکان هۆکاری پەرتەوازایی و جیابوونەوەی نێوان ڕەوت و حیزب و تەنانەت تاکەکانیش بووە. لە ئێستادا ئەم حیزبە ئیسلامیانش کە ئەم سەقفەیان دروست کردووە، ئەم کاری هاوبەشیان دروست کردووە، هەر یەکەیان خاوەنی فکر و بۆچوون و جیهانبینی خۆیانن. هەر یەکەیان بە جۆرێک تەنانەت بۆ خودی ئیسلام ئەڕوان کە وەکو جەنابەت فەرموود خودامان یەکە، قورئانمان یەکە، قیبلە و پێغەمبەرمان صلی الله علیه و سلم یەکە. چۆن بتوانرێ ئەم جیاوازی فکر و جیهانبینی و ئایدۆلۆژیایە وەکو لە احتیوا بکرێ یان وەکو لە یەک بخرێتەوە و ئەم کارە ئایا کارێکی ئاسانە؟ کارێکی ئاسانە، کارێکی زۆر ئاسانە. لەو ئاو خواردنەوەیە بەڕاستی ئاسانتر، بەڵام ئەگەر ئێمە بمانەوێت، ئەگەر ئێمە بمانەوێت و داواکارم لە خوای پەروەردگاریش کە بۆ خۆی بەرەکەتی خۆی بخاتە ناو کارەکە و دڵەکانیشمان ئینشاءڵڵا یەخات.
فعلا ئێمە ینی تەوژمی ئیسلامی لە کوردستانە بە چەند قۆناغێکە تێپەڕیوە لە قۆناغی وا هەبوو اختلافی زۆر بەهێزمان هەبوو بە حقیقت بەڵام قەناعەتم وایە خۆشبەختانە بۆی ئەژڵێم کارێکی ئاسانە ئێمە جیاوازیەکانمان لە ڕووی ینی لە عەقیدا جیاوازیمان نییە مەگەر تاک و تەرایانی خەڵکێک هەیە بۆ نمونە لە ناو ئەحزاب ئیسلامیەکانە شتێکی شاز هەڵقورتاوە و شتێکی شاز ئەڵێت کەەوە پێم وایە پێچەوانەی زۆرینەی هەرە زۆری حیزبەکەی خۆشێتی جاگەر ئەو شخصانە لە ناو هەر حیزبێکی ئیسلامیا هەبن تاک و تەرایان کە پێم وایە ئەوە نەبووەتە حاڵەت و دیاردە و ئەوانە شتی تاک و تەرایە و شتێکی وانە کە ینی مەترسی لێ بکرێ ئەومانە ئەنی قەسم ئەوەیە شتی شاز هەیە زۆر بە ینی دەنگێکی کز و نووزەیەکی زۆر لاوازە کە شاز بێ لە مەسائلی عەقیدەیی ینی قسە دەکا و ئەمانە ئەمە ئەوە سواز بۆخوا هێندە کز و لاوازە کە پێم وایە کە شتێکی وانە کە بێتە کۆسپ و لەمپەرێکی گەورە لە ئاستی ئەشخاص و شتی دەگمە نایە الحەمدولله قەسم ئەوەی ئێمە ینی لە ڕووی عەقیدە و عەقیدەمانەوە ینی هیچ پێم وایە نییە کە بابەتێکە بێ کە جیاواز بین لەسەری الحەمدولله هەمووی بە یەک جۆر هاتۆتە پێشە و بە یەک جۆر پەروەردەکراوە ئێمە زیاتر لە ڕابردووە اختلافاتمان لەسەر هەندێک مەسائلەوە بۆ نمونە ئێمە وەکو ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی و دواتر کۆمەڵی ئیسلامی و نەمان شاردوێتەوە ئێمە بڕوامان بە چەک هەبووە بە حقیقت بڕوامان لە بەرۆ میلەتەکەمان چەساوەتەوە کیمیاوی بەسەراکراوە ئەنفالی بەسەراکراوە ئێمە حیزبێکی چەکدار بووین بەڵام لەوانەیە تەوژمی ئیسلامی دیکە بەو جۆرە نەبوو بێت ئەمە اختلافێکی گەورە بووە جیاوازی گەورە بووە لە بینمانە بەڵام خۆ ئێستا خۆ هەمومان هەر لەسەر منهجێکی سیاسی ڕێگە ئەەکەین و ینی تقریبا زۆر لە یەکەوە نزیک بووینێتەوە لەبەرەوە پێم وایە کە ینی کەند و کۆسپ و لەمپەرێکی وا نەبێت لە بیناکە ئەوەندە قورس بێ ئێمە وا لێ بکە بگاتە ئاستێکە بڵێن وەڵاهی هذا فراق بینی وبینک ئەتر ئەوە ئێمە ناتوانین یەک بگیر و نا ئەوە ئێمە ئەشتوانین ئەگەر هەندێک بابەتیش هەبێ بۆ نمونە بابەتی سیاسی ئەو ئەتوانین لێک حاڵی بین بە حقیقت ئەتوانین لێک حەق بە هەر کەس هەبوو ئەوتر دانی پێ بنێ و لەسەری ئەو منهەجە فیکری و سیاسیە یەک بگرین و هیچ کۆسپێک لە بینمانە نەمێنێت کەواتە بە کورتی بڵێم ئێمە لێک نزیک بوونەوەمان و لادانی کۆسپ و لەمپەرەکان و لێ تێگەیشتنمان بۆ ئیسلام اختلافاتێکی هێندە قوڵمان نییە کە یەکێ جەهمیە بێ و یەکێ قەدەریە بێ و یەکێ ئەشعەری بێ و یەکێ ماتوریدی بێ و یەکێوە ئیلا ئاخری ئەوە بێت هەتاوەکو زۆر بە زەحمەت ینی بتوانین لە یەک نزیک بینەوە و زۆر ناڕەحەتمان کە نەخێر ئێمە اختلافاتمان جیاوازیەکانمان زۆر کەمە و زۆر ئاسانە و زۆر لاوازە بەوەی کە ئێمە بتوانین زۆر بە ئاسانی بەسەریانە زاڵ ببین و ڕێگاکە تەختێن و ئاچۆقیکەین و دەستخێنە دەسیەک دکتۆر بە پێچوانەی جەنابتەوە کە زۆر بە گەشتبینانە و دڵخۆشان سێری پرۆسەکەەکەی لەوەچە لە ئاستی باڵای حیزبی سیاسی ئەم حیزبە ئیسلامیان شایە بەتایبەت لە ڕووی جیاوازی سیاسیەوە ئەم کارە بە کارێکی بێ بەرهەمیان بێ ئەنجام سیرەکە زۆر بە ڕەشبینانە سەری ئەم کارەکات و حتا لەوەچە ڕاوبۆچوونی حیزبەکەشی دەبڕێت کە تا ڕادێ باوەڕی بەم پرۆسێ نیە و وا هەستەکە کە زۆر ناخێنێ ئەمە تا چەند کارەکاتە سەر پرۆسەکە و تا چەند کارەکانی سست و وەکۆڵێ پەگەخە بڵێ من وەکو خۆم لە ئاستی هەرسێ حیزبی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی وەکو خۆم تاکو ئێستا هەستم بە شتێکی وا نەکردووە کە جەنابەت دەفەرمی ینی لە ئاستێکی باڵا کەسم نەبین و تەسریحێکی وا با بڵێ کە ئەمە ینی بە شتێکی ینی بێ بەرهەم سێری بکا بڵێ کاکەمە هیچ بەرهەمێکی نابێ و هیچ ئەگەر هەش بێر شتی ینی شخصی و نفسی ئەو جۆرە شتانەیە دکتۆر بەرژەوەندی سیاسی بۆ منە جەنابەت فەرموودکەوە هەمومان یەکدەنگین لەسەر عەقیدە و شێوازی دینداریکردن و ئیسلامەتیکردنی خۆمان بەڵام بەرژەوەندی سیاسی یەکێک بڵێ من ئەوەندە کورسیمەیە ئەو کەمی هەیە یان پۆست و شتێک ئەم بەرژەوەندی سیاسیە تا چەند ڕێگرە یا کۆسپە لە بەردەم ئەم جۆرێک ئەوە نابێ بێتە ڕێگر بە هیچ جۆرێک نابێتە ڕێگر یعنی ئێمە وەکو وتمان ئێمە سبەینێ بەرژەوەندی سیاسیەکانیشمان پۆستە سیاسیەکانیشمان مەگەر هەر بۆ ئەوە نیە کە خزمەتی دین و ژینی ئەو میلەتەی پێ بکەین بۆچی تەیانی ئێستا فەرموو سبەینەوە ئێمە
کۆمەڵی ئیسلامی سمێنە 15 کورسیمان هێنا یەکگرتووی ئیسلامی 20 کورسی هێنا بزوتنەوەی ئیسلامی 10 کورسی هێنا بۆچی ئەم کورسیانت بۆ چیە تۆ کورسی خۆی بۆ یەکە بڕۆی لەسەر کورسی دابنیشی بۆچی ینی جاگەر هەرمە بەست کورسی هەر کورسی زۆرە بڕۆ لەو بازارە کورسی بکەوە شتێک ئەم کارە پەگەخایە ئەم کورسیانە ئەم دەنگانە بۆ چییە ئەم دەنگانە بۆیە کەسمێن تۆ بتانی خزمەتی ئیسلامی پێ بکەیت خزمەتی دینەکەی پێ بکەیت خزمەتی ئەو میلەتە ڕەشوڕوتەی پێ بکەیت بەهۆی ئەو دەنگانەوە تۆ بتانی تەثبیتی ینی قاچی خۆ جێگیرکەی لە کوردستانە و بتانی بەرەو ڕووی گەندەڵکاران و ستەمکارانە بچیتەوە عدالت بگەڕیتەوە بۆ میلەتەکە دەست دەبێ بەسمە دەبێت لە خزمەتکردنی دین و ژینی خەڵکە غێر هەر بوو ئەوە نییە باش ئەگەر بۆ شتێکی تربێ کەواتە ئێمە حەل لە ڕێوە ینی غەڵەتی بەڵێ کاتە دکتۆر بەدەر لە بەژەوەندی سیاسی یان بۆ تەماح و پۆستی دنیایی چه شتێک ئەبێتەوە هۆکاری لەمپەر دروستکردن و کۆسب دروستکردن یا پەکخستن و هەڵوەشاندنەوەی ئەم پرۆسە و کاری قەناعەتم وایە ینی هەر شتێک بێتە لەمپەر بەس هەشتی نەفسیە هیچ شتێکی تر نییە دینەکەمان وازح پەیامەکەمان وازح و هەروەها ینی داخوازیە دنیاییەکان زۆر وازحە تەحەدیەکان زۆر وازحە لە کوردستانە هەمووی داخوازی ئەوە ئەکا کە موسڵمانان لەسەر منهەجێکی پاک لەسەر منهەجێکی ڕاست و دروستی فکری و سیاسی دەستخەنە دەستی یەک و یەک بگرن و ئیشی لەسەر بکەن و نەتیجەکەیشی ئینشاءڵڵا زۆر باشە بێ و سەرکەوتوو بێ ئەمما غێری ئەوە هیچ لەمپەرێک بەڕاستی من نابینم و ئەگەر لەمپەری ژەبێ وەکوتم لە ڕووی منهەجیەکەوە ئەڵێم لە ڕووی منهەجیەکەوە تێگەیشتنمان بۆ دین بۆ واقعی سیاسی لە کوردستانە بە ئاسانی ئەتوانین یەک بگرین لەسەری بە ئاسانی ئەتوانین تەفاهممان نەبێ بۆ تێگەیشتنەکانی یەکتر شتێکی کۆسبێکی ئەوەندە قورس و گران نابینم ئەوەی شتە هەیە شتە حاڵەتە نەفسیەکەیە و بەڕاستی من حەزەکەم لێرە شەو ئەوە بڵێم بە حەقیقەت ئێمە لە ئاستی قیاداتا کە دانیشتنەکان هەیە و لێک نزیک بوونەوە هەیە و قسە هەیە ئەبێ ئەمە دابەزێ بۆ خوارەوەش بە حەقیقەت ئەبێ ئەمە دابەزێ بۆ وەڵسوکەوتی ڕۆژانە بۆ ناو مزگەوتەکان بۆ ناو کۆڵانەکان بۆ ناو فەیسبوک ئێمە ناکرێ بەڕاستی برایەتیەکەمان و لێک نزیک بوونەکەمان ئەوەندە لاواز بێ لەسەر تەسریحێک تێک بچێت لەسەر پۆستێکی فەیسبوک تێک بچێت ناکرێت سبێنە من ئەم شەو لە فەیسبوک ئەگەر قسەیەکم کرد پێچەوانەی حیزبێکی ئیسلامی بوو مقابل 100 قسەی ناشرین پێ بڵێن ئەوانە ئێمەش 200 قسەی ناشرین بڵێن ئەوە ببێتەوە ئەوەی برایەتەکە تێکچێت کاکە نابێت برایەتی و لە یەک نزیک بوونەوە هێندە لاواز بێ لەسەر پۆستێکی فەیسبوک تێک بچێت چۆن شتی وابێت دەتوانرێت ئەو پێکەنین و یەکگرتن و تەوقەکردنەی سەر مێزی گفتوگۆ ئەتوانرێت بگوازرێتەوە وەکۆ لە شۆڕ بکرێتەوە بنێو کادری مزگەوت و زۆر بە باشی ئەتوانرێت زۆر بە باشی ئەتوانێت ئەگەر ئێمە مەبەستمان بێت ئەگەر ئێمە بمانەوێت زۆر بە باشی ئەتوانرێت و ئەمە وەکوتم ئەگەر ئێمە مەبەستمان خوای ڕەب العالەمین بێ و خزمەتی میلەتەکەمان بێ پەروەردگار بۆ خۆی دەسیتی ئەخات وألف بين قلوبهم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم يعني أما أجر دستشي پروردگاری لەگەڵانە بێ زۆر زەحمەتە دڵەکان بەتایبە یەک بگرن ئەما ئەگەر ئێمە مەبەستمان ڕەزامەندی خوای ڕەب العالەمین بێ و خزمەتی میلەتەکەمان بێ من قەناعەتم وایە پەروەردگار زۆر بە ئاسانی ئەو تەم و مژوو لەمپەر و تاسانە هەموو ئەتوێنێتەوە ئەمان کاتە برا و تەبا و لە یەک نزیگە بینەوە زۆر بە ئاسانی. بەڵێ دکتۆر لە سەرەتایە کە باسمان لە برایەتی ئیسلامی کرد طبعاً ئیسلام هەوڵی داوە تاکەکانی بە جیاوازی ڕنگ و زمان و نەتەوە و حتا زۆر شتی تر بە یەکەوە گرێبدا ینی جیاتەنان لە پەرستشەکانی حەج و نوێشکردن و ئەم شتانشە ئەم جیاوازیە نەمێنێ ئەمە لە ئاستی تاکەکانە یەکێتی و برایەتیە دروستەکە بۆ منە لە نێوان سێ حیزبە یان کۆمەڵێ هۆزە چۆن ئیسلام ئەتوانێ ئەم سێ بیرکردنەوە جیاوازی ئەم سێ ئاڵای حیزبی ئیسلامیەت چۆن ئەتوانێت یەک بخا و یەکێتی و برایەتی لە نێوانیان دروست زۆر بە باشی ئەتوانێت ئێمە وەکو ئەرزم کردی هەدەفی دروستبوونی ئێمە وەکو تەوژمی ئیسلامی وەکو حیزبی ئیسلامی بۆ چییە؟ تۆ بگەڕێ بۆ ئەساسەکە نەتیجەکەش هەنی مقدمەکە بێنەوە پێشچاوی خۆت نەتیجە و ختامەکەیشی کۆتایەکەی زۆر بە ئاسانی ئەدا بەدەستەوە ئێمە تەوژمی ئیسلامی لە کوردستانە ئەحزابی ئیسلامی لە کوردستانە ئەڵێن ئێمە دروست بووین بۆ ئەوەی کە کار بۆ ئیسلام کەین میلەتەکەی خۆمان لە ئیسلامێکی صحیح حاڵی کەینەوە دید و بۆچوونیان بۆ پەیامی خۆی پەروەردگار حاڵیان کەینەوە کە ئیسلام چییە ئیسلام چ دینێکە ئیسلام چی پێ بۆ کۆمەلگا ئیسلام یانی چی یانی تێگەیشتنیان بۆ ئیسلام و هەروەها کارکردنمان بۆی کە لە ڕووی دنیاییشەوە ئەم میلەتەمان بەرەو خۆشی و خۆشبەختی بڕوات و نەجاتی بێ لە زوڵم و ستەم و ئیستیبداد و توغیان ئەم حاڵەتە کە ئێمە لەسەری دروست بووین ئیدی ئەتوانرێ کە زۆر بە ئاسانی کە
ینی کۆسپ و لەمبەرەکان ئەوەندە گەورە نین کە تۆ بتوانی بڵێ وەڵا زۆر لە مستەحیلاتەکە ئێمە یەک بگرین یام یەک هەڵوێستمانە بێت یان کاری هاوبەش و هاری کاری لە بینمانە هەبێت یعنی قش من بۆکو خۆم بە شتێکی زەحمەتی نابینم بە شتێکی ناڕەحەتی نابینم بەڵکو شتێکی ئاسان کاکە خەڵکی ئەلمانیە لەسەر شتی دنیایی لە یەک نزیک ئەبنەوە یەک ئەگرن حاڵەتە دێتە پێشەوە یەکسەر کۆبوونەوەکەن لە ئاستی باڵا و زۆر بە ئاسانی بڕیار ئەدەن ئێمە پەیامەکەمان ئێمە دینەکەمان چ دینێکی گەورەیە لەبەرەوە من پێم وایە هەندێک حاڵەتی نەفسی هەیە ئەگەر بڕەوێتەوە کۆتایی پێ بێنرێ و بتوێتەوە و بەستەڵەکە نەمێنێ زۆر بە ئاسانی شاڵە نەتیجەکە تاکە مەترسی بەردەم ئەم پرۆسێ حاڵەتی نەفسی من وەکو خۆم قساکەم بەڕاستەوە من کەسێکم پێم وایە زۆر سەریح بە حەقیقەت قساکەم زۆر جار باجی ئەو سەراحەت و شتەشم داوە من بە سەریح قسە ئەەکەم تااقەتی منج و ئەوانم نییە حاڵەتی نەفسی بەستەڵەکی نەفسی بتوێتەوە ئەوی تر زۆر ئاسانە بێت ئەوە حاڵەتێک و هەر تەئکید ئەەکەمەوە لەسەر ئەوەی کە منهەجمان بۆ تێگەیشتنمان لە کتاب و لە سنەی پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم زۆر گرنگە منهەجمان بۆ تێگەیشتنمان لە واقعی سیاسی هەرێمەکەمان هەرێمی کوردستان ئەمانە زۆر گرنگن ئەم حاڵەتانە ئەم سێ حاڵەتە مەیسەر ببێ ئەوی دیکە هەرچی بەستەڵەکە هەموو ئەتوێتەوە جامەگەر بەستەڵەکی نەفسی هێندە گەورە بێ ئەوە حاڵەتێکی دکتۆر بەدەر لە سوود و قازانجی ئەم پرۆسە یام ئەم کارە هاوبەشەی نێوانی ئیسلامیەکان کە سوود و قازانجەکەی باسمان کرد بۆ مسلمانان چییە بۆ خەڵکانێکی تر کە خۆیان بە شوێنکەوتوی حیزبی ئیسلامی یام خۆیان بە هەڵگری فکری ئیسلامی نازان حتا خۆیان بە شوێنکەوتوی ئیسلام نازانن بۆ منە سەڵگری ئاینێکی ترن سوود و قازانجی ئەم پرۆسە هاوبەشە بە شێوەیەکی سروشتیان بە شێوەیەکی تر بۆ خەڵکی کوردستان چییە؟ لە هەموو بارێکەوە سوود و قازانجی هەیە بە حەقیقەت ئەم حاڵەتە ئیسلامیە ئەگەر بەرە و کامڵبوون و بەرە و لێ تێگەیشتن و بەرە و دواتر پێکەوە کارکردن و دواتر یەکبوون بڕوات ئەو کاتە ئیسلامیەکان ئەبنە ڕقەمێکی گەورە لە کوردستانە ئەبنە ڕقەمێکی گەورە لە کوردستانە کە بوون بە ڕقەمێکی گەورە لە کوردستانە ئەو کاتە قسەشیان ئەخوات ئەو کاتە قسە و هەڵوێستەکانیان گوێی لێ ئەگیرێت تاکو ڕادێ ئەگەر قسە و هەڵوێستەکانی ئێمەی ئیسلامیش گوێی لێ گیرە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەموو تاکێکی ئەو کوردستانە لی مستەفید ئەبێ و لی سوودمەند لە ئاستی ئیقلیمیە بۆ گەیاندنی دەنگی کورد مەزلومیەتی کورد جینۆسایدی کورد ئیسلامیەکان تا چەند بەم کارە هاوبەشیان ئیسلامیەکان لە کۆنیشەوە کە حتا جیاژ بوون دەنگێکی زۆر گەورە بوون ئەم یەکبوونیان تا چەند ئەم یەکبوونەوەیان زیاتر ئەم یەکبوونەوەیان زیاتر طبعا لە ئاستی ئیقلیمیش و لە ئاستی خارجی و دەرەوەش بێگومان ینی بەدەزێنانی هەستی وڵاتانی عەرەبی و ئیسلامی بێگومان ئەگەر ئیسلامیەکان یەک هەست و یەک هەڵوێست و یەک تەوژم بن ئەو کاتە بۆ بەدەزێنانی ویجهە نەزەر و بۆ بەدەزێنانی ینی هەڵوێستی ئیقلیمیش کاری زۆر گەورە ئاکاسە بۆ نمونەت ئێمە بۆ وێنە ئێمە ئەگەر سبێنە بمانەوێ دەوڵەتێکی سەر بەخۆی کوردی دروستکەین پێویستیمان بە هەڵوێستی ئیجابی دراوسەکانمان ئەبێت وڵاتان ئەبێت وانە ئەو کاتە ئێمە تەوژمی ئیسلامی دەور و کارتێکردنێکی زۆر باشی ئەبێت لە ڕووی ئیقلیمیەوە ئێمە کە ئەگەر یەک هەڵوێست بین یەک قسە بین ینی قەنەعەتم وایە کە تەسیر و کاریگەریەکی زۆر ئیجابی ئەبێ لەسەر ئەوان بەتابەت ئێمە ئەتوانین ئەو کاتە لە منتەڵەقێکی ئاینیەوە قسەیان لەگەڵا بکەین لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانە لەگەڵ هەر وڵاتێکی تر لەگەڵ عێراقا کە ئێمە ئێستا بەشێکی لە عێراق ئەمانەوەی جابینەوە ئێمە قسەمان ئەگەر یەکێک بێ وەکو ئیسلامیەکان کار و تەسیرێکی زۆر باشی ئەبێ ئەو کاتە سوود و نەفعەکەشی بۆ هەموو هاونیشتیمانیان ئەبێ لە هەرێمی کوردستانە دکتۆر هەمیشە لە کاتی یەکگرتنی دوو تاکدا بێ یان ئاشتبوونەوەی دوو تاک حتا بە زەواجێکیش بێت تا یەکگرتنی حیزب و ڕێکەوتنی دوو دەوڵەت هەمیشە دەستی دەرەکی ڕۆڵی ئەبێ یان هەوڵ ئەدا ڕۆڵی هەبێ بەرژەوەندی خۆی بپارێزێ چ جای بۆ منە حیزبێکی هاوکاری خۆی بێ هەر لە ناوچەیەکا بێت تا وڵاتانی دراوسێ چۆن دەستی دەرەکی لەم پرۆسی کاری هاوبەشیە ببردرێەوە نەتوانێت کارەکانی زەفەر پێ ببە من وەکو خۆم تاکو ئێستا هیچ دەستێکی دەرەکی نابینمەوە بەڕاستی و پێم وایە هەر دەستی دەرەکی هەر نییە تاکو بیبڕی دکتۆریان کاتی بەرنامەکەم تەواو بووە کۆتا قسە و پەیامی جەنابەت لەم بارەیەوە وەڵاهی من کۆتا قسەم ئەوەیە کە ینی وەکو وەسیەتێک بۆ خۆمان و بۆ قیاداتی ئیسلامی ئەوانەیە کە دەور و
کاریگەریان هەیە و قسەیان هەیە لەم بابەتە ئەوەیە کە ئێمە قەناعەتم وایە کە ئێمە بینی خۆمان خوا ئاوادان کەینەوە و ئیخلاسێکی پاکمان هەبێت و مەبەستمان ڕەزامەندی خوای پەروەردگار و بەرژەوەندی خەڵک بێ و جدیەتمان هەبێ لەم بابەتە قەناعەتم وایە ینی لە مستەقبەلێکی زۆر زۆر نزیکا کە بەرووبووم و نەتیجەیەکی زۆر باش بەدەستەوە ئەدا و ئیشەڵا من داواکارم کە ئەمە تەنها بۆ مجاملات نەبێ و بۆ کات بەڕێکردن نەبێ بەڵکو بە تەواوەتی ڕاستکەین و حتا بۆ بەرژەوەندی سیاسی و حتا ئەوانش نەبێ بەڵکو هەر چونکە ئەوترێ ئەمە باسی ئینتیخابات و ئەوانە ئەکرێت ئیشەکە ئێمە زۆر زۆر بەڕاستی لەوە گەورەترە بە حقیقت من تەمەنا ئەوە ئەکەم کە هەست و نەست و هەڵوێست و دڵ و دەروونمان یەکێک بێ و بۆ خوا بێ ئەو کاتە نەتیجەکەی بەدەستی ئێمەنە بەدەستی ڕەب العالەمینە. دکتۆریان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوە بەڕێز. بینەرانی بەڕێز لێرەش داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ.